هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕین نیگەرانن لە بە سیستەمکردنی کۆکردنەوەی پارەی داهاتی ئاو کە لەلایەن کەرتی تایبەت ئەو داهاتە کۆ دەکرێتەوە. تۆ لە کاتژمێر چەندەوە هاتووی بۆ؟ شەشەوە لێرە لە سەعات شەشەوە لێرە. بۆچی لە سەعات شەشی بانیەوە لە بەردەم ئەم دایرە وەستاوی؟ شەشەوە هاتین بەبەر ناکەوێت بەخوای دەچیەوە هەتمەلا بانگ دەدە جاریوە سەعاتێک دەڕۆینەوە. کابرا ئیش و کاری هەیە ئێستا دەڵێ خەرزاری حکومەتم پێی ناکرێ بێتێرەکانە دەی بۆ خۆت پارەکە وەربگری چۆشتی وا دەبێ ئێستا دێ هەتا ئێوارێ 20 کەسی بەڕێ دەکا شوێن شۆک ئازیا هەموو بۆ هەمەنتیقی بە 20 کەسی بەڕێ دەچێ. کاکە من لە سەعات 4:30 بەیانی هەستاوم نوێژم کردووە ئێسەر هاتووم نان و چام خوارە هاتوومە ئێروکانە چارێکی ویستۆ بۆ 6 باشە بەڵام پێم بڵێ بە چ هۆیەکی ئەمن و ئەو خەڵکە لە حاجاوارە بێتە ئێرە بە دەرکی ئەو شڕە دایرێ نەدایرەیە نە هیچ کابینەیە کە لەوێدا نەراوە بۆ کابرا کارمەندی هەیە شتی هەیە بۆ بنا پارەکەی خۆی لە ماڵان وەرگری و خەڵک لە سەعات 6 بەیانی ڕژن و پیا و پیرەمێر بێ ئەلێ ڕابۆسی و سەرەی بگری لەبەرچی هۆیەکە چییە؟ باشە تو پارم لێوە دەگری ئاوی سرف دەکەم وایە مادەم پارێ لێوە دەگری ئاوی سەر دەکەم پێویست دەکە خەڵک بێت لەو نێو قوڕ چڵپا و پیساوی لێرە بکەویتەوە دابنیشی. هاوڵاتیان باسدەوە دەکەن کە هیچ دادپەروەریەک لەم پێوەرەدا نییە تەنیا بۆ پارە وەرگرتنە و پێیان وایە ئەمە جۆرێکە لە دیکتاتۆریەت کە حکوومەت دەیەوێت بیکات. والله هەر بە سەعاتە برێنی ئاوی عاجیاوە هەر بە سەعاتیش ئەوەش هەر سەعاتە و بە سەعاتیش وە ناگیرێ هەیە 2000 لۆ دێتەوە هەیە 3000 لۆ دێتەوە هەیە 56,000 بۆ دێتەوە. والله نە زیاد دەبێ نەدێ بەس چینەکە بۆ خەڵکییان داناوە دەنا حیس و دێچی نییە نەوەڵڵە ناڵە بۆ پارەی و ئەوە لەو عالەمەکان ئالەمەکەژمەلی خۆی کەس دەکە لێرە دادەنیشەوەی قسەی ناکە. نوێنەری کۆمپانیای ئۆرانۆس لە سونەری ئیدارەی ڕاپەڕین دەڵێت بەستنی ئەم پێوەرە سوودی بۆ هاوڵاتیان هەبووە و 68,000 هاوبەشی ئاو لەم سونەرەدا بوونی هەیە. طبعاً هەدەفەکە وەک باسم کرد ئەوەیە کە ئەتۆ پێوەەر ببەسی دەزانی کە کاتێک پێوەەر بەکاردێنی بە پێی پێوەەر پارێ ئاوت بێتەوە هەوڵ دەدەی ئەوەندی کە پێویستە ئەوەندە بەکاربێنی بە 5,000 و بە 3,000 دەست بێ دەکا ماگزیمان پارە هاتنەوە بە پێی پێوەرە ئەگەر کەسێک زۆری بەکارانەبێت تقریبان بۆ 15,000 ڕۆشتووە ئەگەر زانیمان زیاد لە پێویست بۆ منە تەماشا خوێندنەوەکانی دەگەن و بڕی پارەکەی شتێک بووە غیری معقول بێ غیری ستاندارد بێ ئەو کاتی پێوەرەکە دەنێرین بۆ تست بە پێی کە دەرکەوت کێشەی پێوەرەکەی هەیە بە شێوازشکە بە پێ ڕێنمایەکان بڕی پارەکەی چاک دەکرێت وەکو سوود لەلایەنی ئەوەی کە بڵێ زۆر خەڵک هەیە عنی بۆ منە ئەوانەی بۆ من ئێستا ماڵ هەیە خانوەکەی چۆڵ و کەسی دەدان یا ماڵ هەیە خانوەکەی بیری تدا و ئاوی حکومی بەکارنایانێ بێگومان پێشووتر پارەی بۆ هاتوتەوە چۆڵ بویان بیری هەبوو بێ بەڵام لە ئێستا دەکاتێک پێوە دەبەزێت داخلی سیستم دەکرێت ئەگەر ئاوەکەی بەکارنهێنێ پارەی بۆ ناتەوە. باپی ئامارەکان لە هەرێمی کوردستان زیاتر لە 980,000 هاوبەشی ئاو هەن لە ڕابردوودا وەرگرتنی پارەی ئاو بە گوێرەی ڕوبەری خانوو بوو بۆ هەر مەترێک 4 گۆشە 50 دینار وەردەگیرا بەڵام ئێستا کۆمپانیای تایبەت لە ڕێگەی پێوەری زیرەکەوە بەم جۆرە پارەی ئاو وەردەگرێت لە 0 بۆ 5 مەتر سێجا ئاو بۆ هەر مەترێک 50 دینار وەردەگرێت لە 5 بۆ 15 مەتر سێجا ئاو بۆ هەر مەترێک 150 دینار وەردەگرێت لە 15 بۆ 30 مەتر سێجا ئاو بۆ هەر مەترێک 400 دینار وەردەگرێت ئەگەر بگاتە 6 مەتر سێجا ئاو بۆ هەر مەترێک 600 دینار وەردەگرێت لە 6 مەتری سێجا بەرەو سەر بۆ هەر مەترێک 2000 دینار وەردەگرێت. ئەمیر حەسەن وێزگە نیوز ئیدارەی ڕاپەڕین.